لە نێوان دیوارە ساردەکانی نەخۆشخانە و بۆنی توندی دەرمان لەو شوێنەی ژیان و مردن زۆر جار تەنها دەزوویەکی باریک لە نێوانیاندایە چیرۆکێکی شاراوە هەیە. دەمە و ئێوارەی ڕۆژێک ئیمانخان بە بارودۆخێکی تەندروستی زۆر خراپ و جەستەیەکی ماندووەوە ڕووی لە نەخۆشخانەی میهرەبانی کرد. باری دارایی خێزانەکەی بوو بۆ کۆسپێکی گەورە لە بەردەم چارە سەرکردنی نەخۆشیەکەی بۆ ماوەی 2 ساڵ کە ئەمەش بارودۆخەکەی خراپتر کردبوو. ڕێک لەو کاتێک کە ئازاری جەستە و خەمی بژێوی بەیەکەوە بەرۆکی ئیمانخانیان گرتبوو، دکتۆر دلێر نەک تەنها وەک پزیشکێکی کارامە بەڵکو وەک مرۆڤێکی خاوەن پەیام هەڵوێستی نواند. چیرۆکی ئیمانی پێویستە هەمووان بیزانین. چیرۆکی ئیمانی چیرۆکەکە فێرمان دەکات پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکێک چووە ناو بیرێکی ئاوی داسەیەکی خوای گەورە بردیە باشتێ. ئیمان میوانە لە میهرەبانی. ئیمان لە ڕۆژی چاشەمە لێرە داخل کرایە تا ئێستا 3 بتڵ خینمان دایتیە. ئەو کەسەیە هیچ زەلامەکی لەگەر نییە، کەسی نییە و پارەشی نییە. لێرکانە ئەمە وەکو میوانە کە سەڵفمان لەگەری کردیە و هەموو ستافی خەستەخانەی و مختبەر 3 بتڵ خینە تا ئێستا وەرگرتیە و بتڵە چکەشی ئەوڕۆ دەدرێتێ. یعنی پێویستی بە 4 بتڵ خینی هێتاوەکو وەکو سیارێک بەبێ ڕوون ڕۆیشتی بیتن. زۆر بێهێز بوو، زۆر بێتوانە بوو. برینەکی گەورە لە خوار ملی سەرسینجی هەیە بەو شێوەی ئەوەندە دەبیتن کە ئەو برینە پارچەکمان لێوە گرتی نردیتمانە زەڕعکردنی بزانین ئایا سیکۆی مەسەل کارسینۆمایە ئایا چ نەوعەکە و بەڕاستی شۆکێکی ئینسان ببینی کەسی وا هەیە لەو ژانەیدا و کەسی شیچی لە بۆ نەکردی بیتن. ئەو بە دیدگایەکی بەرزەوە پارە و لایەنی مادی لە هاوکێشەی چارەسەرکردنەکەوە دەرنا و ڕێگەی نەدا هەژاری ببێتە بەربەست لە بەردەمگەڕانەوەی ژیان بۆ نەخۆشەکەی. ژوورێکی مانەوەی بۆ تەرخان کرا و تەواوی تێچوو مەسرفە پزیشکیەکانی لەسەر شان لادرا. من سەرەتا نەمتوانی بێمە نەخۆشخانە. شتێک لەسەر سینگم دەرکەوت وەکو زیکاوا بوو یەکەم جار. وردە زیادی کرد و ئەخورا. گرنگم پێ نەدا. دوای 2 ساڵ زۆر گەورە بوو کێم و دەردراوی لێ ئەهاتە دەرەوە و کاریگەری لەسەر تەندروستیم کردبوو. کاتێک هاتم بۆ نەخۆشخانە، دکتۆر دلێر پێشوازیەکی جوانی لێکردم و حاڵەتەکەمی وەرگرت بۆ چارەسەرکردن. کە باردۆخی سەختی خۆم و کچەکە میزانی هەموو شتێکی بۆ کردم بە خۆڕایی. هەتا ئەم چرکەی هەموو شتێکم بە خۆڕاییە، لە دەرمان، لە خوێن، لە مانەوە و لە خواردن. ئەم هەڵوێستەی دکتۆر سلماندی کە پزیشکی پێش ئەوەی پیشەیەک بێت پەیامێکی پیرۆزە بۆ پاراستنی ژیان و شکۆی مرۆڤ. چیتر ژووری 317 تەنها ژوورێکی نەخۆشخانە نییە بۆ ئیمانخان، بەڵکو هێمای گەشتێکە کە ڕاستە سەرەتاکەی بە ئازار دەستی پێکرد، بەڵام کۆتاییەکەی ژیانەوەی ڕۆحێک بوو کە بە دەقی ئاەتی قورئانی وەکو ژیانەوەی هەموو مرۆڤەکانی سەرزەویە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.